ئەگەر ئێوە گوێتان لێبوو یا بینیتان گاڵتە بەخوا ئەکرێ گاڵتە بە مقدسات ئەکرێ بە پیرۆزیەکان ئەکرێ ئێوە فەلا تەقعودوا مەعهم لەگەڵیانە دامەنیشن ئەگەر لەگەڵیانە دانیشتی ئینەکم ئیذە مثلهم تۆش وەکو ئەو وای ئەو کەسانیشی کە گویان لەم بابەتانە بوو لە سۆشیال و لە ئیعلام و لە تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندن و لە دانیشتن و مەجلیسا یا ئەوەتە دەسەڵاتی هەیە دەسەڵاتی نییە ئەگەر دەسەڵاتی هەبوو ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده هەر کەسێ توانایی هەیە منکرێک تاوانێک هەڵەیەک کە کراوە لە بەردەمیان بابی گۆڕێ نێڵێ فمن لم يستطع فبلسانه ئەگەر نەیتوانی با بە زوبان قسە بکە فمن لم يستطع فبقلبه ئەگەر نەیتوانی با بە دڵ پێی ناخۆش بێ ئەفەرمێ لە مەزلیچێکا دانیشی لە بەرامبەر تەلەڤیزیۆنێکا دانیشتی خوای گەورە نازلی کردووە قورئان کە تۆ نابێ دابنیشی لە بەردەمی ئەو تەلەڤیزیۆنە لەو قاعە نابێ دابنیشی ئەگەر دەسەڵات هەبوو بیگۆڕێ ئەبێ بیگۆڕێ ئەگەر نا قسە بکەی ئەگەر نابێ دابنیشی دانیشتی با لە دڵیشۆ پێ ناخۆشە تۆ وەکو ئەوان وای نازل بۆ لە قورئانە ئەگەر ئێوە گوێتان لێبوو یا بینیتان گاڵتە بەخوا ئەکرێ گاڵتە بە مقدسات ئەکرێ بە پیرۆزیەکان ئەکرێ ئێوە فەلا تەقعودوا مەعهم لەگەڵیانە دامەنیشن ئەگەر لەگەڵیانە دانیشتی ئینەکم ئیذە مثلهم تۆش وەکو ئەو وای